داوین هەڵوێستە دەربارەی ناوچەی ئارام لە ڕۆژاوای کوردستانی سەرۆکی تورکیا دەبێژێک و ئامادەکاریان ئەمریکا و تورکیا وێ دەربارەدا بەردەوامن و لە گۆری خشتەیەک و ژ بۆی ئاواکردنە ناوچەیە ئارام هاتی داڕشتن کارێ هەف بەش بەردەوامە. کەناڵە NTV تورکیا لە سەرزارێ ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕاگەهاند و هەوڵێن تورکیا لەگەڵ ئەمریکا ژ بۆی بداوی ئانینا پرۆسەیە ئاواکردنە ناوچەیە ئارام لە ڕۆژاوای کوردستانی بەردەوامن. کەناڵە ناوهاتی دازانین و ئەردۆگان گوتیە پشتی ئەوژە نیویۆرک بەگەڕێ تورکیا ئەوێ نرخاندنێش بۆی پێنگاو و بەریارێن دەربارێ ناوچەیە ئارام داهاتنە ئابێتن و ستاندن بکێ ئەوێ پێویستە وەرێکردن وێ کار لەسەر وەرێکردن. وژێ ئالی خۆڤژێ جێمز جێفرین و نەرێ تایبەتی ئەمریکا بۆ سووریاژە ڕۆژنەمەوانانە ڕاگەهاند و واشنگتۆن بە دڵسۆزی و بلەز لەگەڵ تورکیا کار دەکەش بۆی ئاواکردنە ناوچەیە ئارام لە ڕۆژاوای کوردستانی و هەردوو ئالی دە هەماهنگگیەدا بەردەوامن. هەروها جێفری هۆشداریە کارێ تاک ئەلی دەربارەی ناوچەیە ئارامدا و گوت و ئەمریکا بە تواوایەکی کارێت تاکالی دەبێت دەربارەدا قبول ناکێ. نونەرێ ئەمریکای تایبەت ژ بۆی سووریە گوت و بەردەوام ئەمریکا تورکیا ژێوەی چەندێ ئاگادارکردە و ژێرە داخویاکردن و ڕفتارێن تاکالی ئاسایشە تو ئالیەکی دابین ناکە و داخویاکردن کۆ دەدەمە نەهادە تورکیا گەفە جیبجیکردنا بژاردەیە ئەنجامدانە ئۆپەراسیۆنە لەشکری لە ڕۆژاوای کوردستانی دەکێ. ژێ دەمەک و تورکیا و ئەمریکا ڕێکەوتن دەربارەی ئاواکردنە ناوچەیە ئارام ڕاگەهاندنە و حتاوەکە نەها دوو دەوریەن هەبەش لەسەر عەردێ برێڤە برنە و 5 گەڕێن ئاسمانیەن هەبەژی ئەنجامدانە.